بۆ بەڕێز پەرلەمانی کوردستان، بۆ بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەڕێز ڕایگشتی لە کاتێکدا هاوڵاتیان چاوەڕوانی دەرەنجامەکانی یاسای چاکسازی بوون، هەروەها ئومێدیان لەسەر کارنامەی حکوومەتی هەرێم و بەڵێنی کاربەدەستان هەڵچنی، بەڵام دەرکەوت سیاسەتی تێپەڕاندنی قەیرانەکان لەسەر حیسابی قوتی ژیانی خەڵکی هەژار و کەم دەرامەت درێژەی هەیە. جێبەجێکردنی سیاسەتی بەتایبەتکردنی ڕەهای خزمەتگوزاریە گشتیەکان وەک ئاو، کارەبا، تەندروستی، زیادکردنی باج و ڕسومات، جیاوازی چینایەتی بەرزتر کردوتەوە. لەم هەنگاوانە حکوومەتی هەرێم تەنیا سەرمایەداران و نوخبەی فەرمانڕەوا سوودمەندە. لە بەرامبەریدا جگەل هەڵکشانی بێکاری، چینی هەژار و کەم دەرامەت، ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و قەیرانی ژیانی کۆمەڵایەتی بوونەتەوە بەداخەوە کە تا ئێستاش بەردەوامی هەیە. تا ئێستا لێبڕینی 121 موچە بەردەوامی هەیە. لە موچەی موچەخۆران بەردەوامی هەیە. ئەمەش لە کاتێکدایە چارەسەرکردنی داهات زیادی کردووە و وێڕای لە ئاکامی نەبوونی چاودێریەکی چاوپۆشیکردن لە بازارەکان بە پاساوی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەگشتی و نرخی خۆراک و پێداویستیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. بە تایبەتی نرخی بەنزین لە ئاکامی هەڵومەرجی سیاسی و ئەم سیاسەتە قەیرانسازیە هەژاران هەژارتر دەبن و سەرمایەدارانی شتادێک کۆنتڕۆلی بازار و سامانی سەرزەوی و ژێرزەوی ئەکەن. ئەوەی جێگای نیگەرانیمانە حکوومەتی هەرێم لە بڕی چارەسەرکردن و دابەزاندنی نرخەکان و سزادان لە پشت هەڵکشانی نرخەکان کەچی بە پاساوی جۆرا و جۆر لە چارەسەرکردنی قەیرانەکاندا لەم سۆنگەیەوە. ئێمە وەکو کۆمیتەی مەحەلی سۆرانی حیزبی شیوعی کوردستان بە پێویستی دەزانین دەست بەجێ لایەنی پەیوەندیدار پێداچوونەوە بە نرخەکانی بەنزین بکەن و چاودێری چڕی بازار و بکەن و چیتر ڕێگانەدەن لە پێناو بەرژەوەندیەکانی چەند بازرگانێک بە ژیان و قوتی هەژاران بکرێت. داوا دەکەین لێبڕینی موچە بە هیچ شێوەیەک نەمێنێت و میکانزمی دیاری بکرێت بۆ گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان. دوو، ڕاگررتنی هەنگاوەکانی بە تایبەتکردنی ڕەهای خزمەتگوزاریە گشتیەکان و کەمکردنەوەی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیانی کەم دەرامەت. سێ، چاودێری بازار بکرێت و لەژێر هیچ بیانوێک ڕێگە نەدرێت نرخی کەلوپەلەکان گران بکرێت. چار، نرخی بەنزین کەم بکرێتەوە کوالیتی باش بێت و وەکو ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەند. 5، پرۆسەی خوێندن و پەروەردە لە پاشەکشە و ڕوخان بپارێزرێت. 6، دابینکردنی بیمەی بێکاری بۆ کرێکاران و دیاریکردنی لایەنی کەمی کرێکە کەمتر نەبێت لە 700,000 دیناری عێراقی. 7، زیادکردنی لیژنەکانی پشکنین و کار و جێبەجێکردنی ماف و دەستەبەری کۆمەڵایەتی خانەنشینی بۆ کرێکاران. پێویستە هیچ کرێکارێک لە دەرەوەی سیستەمی کار لە هەرێمی کوردستان کار نەکات. 8، قەرەبۆکردنەوەی قوربانیانی کار و دابینکردنی سەلامەتی شوێنی کار و ئەو خاوەن کار و سەرمایەدارانە کە هۆیەکانی خۆپارێزی بۆ کرێکاران دابین ناکەن.